شوان زەنگانە سڵاوتانی بێتۆم کاتتان باش ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود با بڵین هەر جیهان بەگشتی ئەوە هەڵەگرێت کە جەنگێکی تر بێتە ئاراوە؟ جەنگ نییە، جەنگش نابێت. ئەمە ئیسرائیل فرسەتێکی بینی یەک فەریسەیەکی زۆر مهمی دەستکەوت لە قونسولیەی ئێران لە دیمەشق چوو ئەو ئیشەی کرد و ئەبێت جوابی ئەو ئیشەش هەبێ ئەوەش خۆی حەزر کردو بۆ ئەوەی ئەوە قبول بکە لەبەرەوە ئێران ئەبێ جواب بدا مەجبور بوو ئەبێ جواب بدا بەڵام ئەبێ جوابەکەی لەو کاتێک کە مؤثر و قورسە بێ بەڵام ئەبێ مەحدود بێ و نەبێتە سەبەبی حرب ئەم جوابی ئێرانە نابێتە سەبەبی حرب. ئەی ینی ئێران هێرشەکانی سنووردارە بن بۆ سەر ئیسرائیل ناگاتەوەی کە ئیسرائیل وەڵامی باتەوە جارێکی تر؟ ئیجاب ناکە ئیسرائیل جوابی بدا. ئیسرائیل ئیشی خۆی کرد جەزای خۆی وەرەگرێ ئێستا وە قبولی کردووە ئەو جەزایە. بەڵێ ئەمریکا پاڵپشتی خۆی ڕاگەیانەوە دەڵێ بە هەموو شوێ بەرگری لە ئیسرائیلەکەین. بایدن لەگەڵ بەرپرسانی باڵای وڵاتەکەی خۆی لە کۆبنەوە بۆ هەڵسەنگاندنی ئەم دۆخەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چاوەڕێکی لە چەند کاتژمێری داهاتووشە بایدن و ناتانیاهۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە قسە بکەن بۆ هەڵسەنگاندنی ئەم دۆخە. پێتان وانییە دۆخەکە تۆزێت لەوە گەرم و گۆرترە چاوەڕوانی زیاتری لێکرێت یان چییە؟ لەوە زیاتر ناڕوە. ئەم کۆبوونەوانە ضروریە بۆ ئەوەی تەحلیلی وەزعەکە بکەن و سەیطرە بکەن لەسەر وەزعەکە چونکو ئەبێ نابێت لە دەست دەرچێ ئەبێ لە ژێری کۆنتترۆل بێ. ئەم هەموو کۆبوونەوەیە نا لەبەرەوە شتێکی گەورەترە بێ لەبەر ئەوەی نەهێن شتێکی گەورەتر بێ یعنی لە دەست دەرنەچێت لە ژێری کۆنتترۆل بێ. ئێران تووڕەیە و ئەبێ ئەم جوابێ بدایە. ئیسرائیلیش تەفەهومی ئەوە ئەکا کە ئێران تووڕێ و ئەبێ جواب بدا قبولی جوابەکەشی کردووە ئستعدادی خۆشی وەرگردووە ئەوە سێشەوە چاوەڕەیەکە لێ بدرێ ئێستش قبولی کردووە و زەرەر و زیانی پێ ئەگا بەڵام قبولیەکە چارەی دیکەی نییە. بەڵێ ینی دۆخەکە بۆ شێوی وا لێ نایەت کە هەندێک چاودێری سیاسی پیان وایە ڕەنگە دۆخەکە بەرەو تەقینەوە بڕات بۆ پێی کە ئیسرائیل خۆی لە جەنگدا لەگەڵ حەماس. ئێستا وەختی شەڕی عالەمی سێیەم نییە تا نهایەتی 24 انتخابات ئەبێ دوای انتخاباتی ئەمریکی سێری وەزعەکە ئەکەیت. نەتانیاهۆش هیچ ئیشکالێک دروست ناکات تا حزبی جەمهوری دێتە سەر سوڵتە لە دوای 24 کە هاتە سەر سوڵتە ئەو کاتە لكل حادث حديث. بەڵێ لە کاتی حکوومەتی بایدن نەتەنیاهۆ لەمە زیاتر پادرێژ ناکات. بەڵام ئەگەر گۆڕانکاری لە دەسەڵاتدارانی ئەمریکا ڕووبدا بۆ نمونە ترامپ بگەڕێتەوە سەر دەسەڵات ئەو کاتە دۆخەکە چۆنە بێت؟ ئەو کاتە شەڕەکە لە منطقە کزەوە بێ ئیشکال نامێنێت چونکو لەگەڵ رووسیا ئیشکال نامێنێ ئێران حدودی بۆ درێ بەڵام ئیشکال لەگەڵ سین ئەبێ شەڕەکە ئەچێتە بەحری سین لە بەحری بەڵتیق و شەرق الوەسەطەوە. هەر دۆخەکە خۆی بۆ بەم ئاخەریکە ینی گەشتوتان دۆخی کە ئێستا هەیە کە ئیسرائیل بەم شێوەیە هێرش کات ئێران بەم شێوە وەڵام باتەوە لەلایەکەوە ئیسرائیل خەریکی جەنگی حەماس بێت باس لەوە کرێت کە لەناو لوبنانیشە ئەگەر هەیە ئیسرائیل هێرش بکات دۆخەکە بۆ بەمەگەیشت؟ جەنگی حەماس تەواو لەگەڵ حزب الله شەڕ نابێ لەمە زیاتر قوڵ نابێ لەگەڵ ئێرانش لەمە زیاتر قوڵ نابێ. ئیمڕۆ تا نهایەتی 24 هیچ کەسێک مستعد نییە داخلی شەڕ بێ و شەڕی گەورە بکات نە حزب الله نە ئێران نە رووسیا نە ئەمریکا نە ئەوروپا کەس خۆی تووشی شەڕێکی گەورە ناکات تا 24 تا انتخاباتی ئەمریکی. دوای انتخاباتی ئەمریکی ئەو کاتە سێری تەحالوفاتی تازاکەین چۆنە بێت سێری علاقاتی تازە ئەکرێ وەزعی ئێران
چی ئەبێت چی پێ ئەدرێ و تا چه حدێک ئزدی پێ ئەدرێت چونکو ئێران لە نەتیجە قووەتێکی ئەقلیمیە و اعترافی پێکراوە و لە نظامی عالمی تازە مەوجودە نابێ بە قووەت بێ نابێت ضعیف بێت لەبەر ئەوە کۆنتڕۆلەکرێت و ئەم شەڕە کۆنتڕۆلەکرێت و ئەم چەند ڕۆژە و تەواو بێ دوای خەڵک باسیەکە وەکو ذکرایات بەڵێ کەوا بێت دەتوانین بڵین لە دوای هەڵبژاردننی ئەمریکا وڵاتان سەیری بەرژەوندەکانی خۆیانەکەنەوە هەروە دوای ئەمەش ئەگەرێکی هەیە کە ئاشتێکی تەواویش بێتە ئاراوە ئاشتی زەحمەتە چونکو ئەوەندە علاقات تێکەڵ بووە ئەوەندە مەساڵح تەقاتوعی کردووە ئاشتی تۆزە زەحمەتە شەڕ داها زیاد احتیمالیەتی هەیە شەڕ داها يعني ممكن داها زیاتر احتیمالی هەیە بێ لەبەرەوە ئاشتی زەحمەتە بەڵام طبیعەتی شەڕ ئەگۆڕێ و جهەتی شەڕش ئەگۆڕێ چونکو ترامپ لەگەڵ رووسیا شەڕ ناکات و ترامپ ئەگەر هات ئۆکرانیا تەسلیمە بێت بەڵێ ئەگەرگوت بێتە بیرتان پێچی چەند هەفتەیەک پاپاوتی بە زێلێنسکی تەسلیم بە و تەسلیمە بێت بەڵێ بەڕێز شوان زەنگەنە لەگەڵم دامێنەرە میوانێکی دیکەم هەیە بەڕێز دکتۆر غازی زێباری شرۆڤەکاری سیاسی لە واشنگتن و لەگەڵمدا دکتۆر ساڵتان لێ بێتۆم کاتتان باش لە ناوەندەکانی هزر و لێکۆڵینەوە لە واشنگتنەوە چۆن باسی ئەم پێشهاتە ئاکرێت بەڵێ بەڕێز دکتۆر غازی زێبارەگە گوێ دەدەنگی من بێ پرسیاری ئەوم کرد کە لە واشنگتن لە ناوەندە هەزری و لێکۆڵینەوەکانە چۆن باسییان پێشهاتە وەڵامدانەوەی ئێرانەکرێ بۆ ئیسرائیل أولا ناموسا من واشنطن نيمة من أجل لويزيانا بله بلي طبيعي إدارة بايدن وعطاء نيتوي كسب نبت جارك دي شارك دي كان مصر لبتو برفرتر بشكل دانية بل نفس وقت أمريكي شكل كيف إسرائيل بدن أيضا خاصة بايدن وقت ديارة كإنسانة ضعيفة طبيعي ديمقراطي هم قاوة وكي جمهورية نينا ضعيف ترى الناحية الشرط الشيوات ودا وانتخاباتش في هي ويازد هنا كان برندي از بجم هم قوة تاخذ الدعم الإسرائيلي كات رأيي منش إيران تخمينات اتخلت كردن قلتي شنكي نتنياهو قلتي خنادة بايدن المسألة غزة احتمال هاي بايدن توارى والنهاية تكامل بدين بله يعني تواني بايدن هولي آساي كرنوي دوخكايات طبيعي همش قوة تاخذ محاولة كالشر برفرة نبي بل هيك هاتو برفرة بي أمريكا صد الدعم الإسرائيلي كانوا بهم شكل كيف الجغرافيا بتجا حزب الله بتجا حوثية بتجا إيران بيت درستي داخل بنو دهارو كاري إسرائيلي كان بل هم محاولة خويت كان كوانا كان شر برفرة ببيت وكي ديار دي تعليقات طوال إلى واشنطن بجن هاي المحاولات كان بادرونا وصاروخ بابل المنطقة وتبدأ كو قالك نفوس تدا نبيت عدد السكاني كين بيت هر وكي ما بيهضب الجولان شمالي والجنوبي وبنال تل أبيب قدس وجيرة النادن برشكت وطبن وكي كو أبت خبيرة وال واشنطن يود بيش بله يعني أجري برفران بوني جنگا كلا واسا أزبارنا كان برفرة ببيت هم قوة أخوة هم دي محاولة كان كنتين كان بلي وكي ديار إيران تخمينات داد خلد بين وأز بجميش درجة فكر بو إسرائيلي حتى المركز وايد نوويش بدت في قاوي حجة شبي بو إسرائيلي بتي والمدى مجبور اندفاع الخوب كان بلتي وبزان كعجبا صاروخ وابدرونا ديجان إسرائيليان نظام جوي حديدي قلق بقوته وزي متأكد مش أمريكا دي محاولة كات وادرون وصاروخ بنت خاري بريب جانا إسرائيلي. بله. هذه ولا قلم دامين نومي أنا كان برز دكتور غازي زباري وأروى برز شوان زنجنا
پامێرمان لە لەندەن دلۆفانی مادەدین لەگەڵمدا زانیاری لێوەرەگرم و دواتر گەڕێمەوە لایەوەش دلۆفان سڵاو لێ بێم کاتت باش دوایین و نێوترین هەڵوێستی بریتانیا چییە؟ بله بەڵێ دلۆفان ئەم کاتەی ئێوە و بینەرانیش باش کۆمار دوای ئەوەی ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا بەیاننامەیەکی بڵاو کردەوە سەبارەت بە هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل کەمێک پێشێستا وەزیری دەرەوەی بەریتانیا دەیڤید کامێرۆن کە پێشتریش سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە بووە بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە دەڵێت ئێمە زۆر بەتوندی ئیدانەی ئەو هێرشانە دەکەین هەروەها بازدەوە دەکات ئەم هێرشانەی ئێران بۆ سەر ئیسرائیل هیچ شتێک بە دوای خۆیدا ناهێنێت بەڵکو تەنها نائارامی و ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەکات هەروەها ئاماژە بۆ دەکات کە داوا لە ئێران دەکات ینی ئەمە یەکەم جارە چکە ڕیشی سوناک ئەو داوای نەکردبوو لە بەیاننامەکەی کە بڵاوی کردەوە بەڵام دەیڤید کامێرۆن وەزیری دەرەوەی بەریتانیا داوا لە ئێران دەکات کە هەرچی زووە ئەم هێرشانە بۆ سەر ئیسرائیل بوەستێنن چووکە ئەم هێرشانە لە بەرژەوەندی کەسدانی بە جۆرە هەندێک هەواڵی دیکە کۆمار هەرکەمێک پێشێستا فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا هاوشان لەگەڵ فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا لا قوبرسەوە جوڵەیان پێکراوە بۆ ئەوەی بەرپەرچی هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و هەروەها فڕۆکە بێفڕۆکاوانەکانی ئێران بدەنەوە ئەمە لە کاتێکدایە کە ئێران وە خۆشتان ئاماژەتان پێ کرد هەڕەشەی ئەوەی کرد هەر وڵاتێک ینی هێلی ئاسمانی هەر وڵاتێک بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار بهێنرێت ئەوە ئێران هێرشی دەکاتە سەر بەڵام وا دیارە بە جۆرە ئەو راپۆرتانەی کە هەن فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا لە قوبرسەوە جوولایان پێکراوە بۆ ئەوەی بەرپەرچی ئەو فڕۆکە بێفڕۆکەوانانەی ئێران بدەنەوە کە ئێستا بەجێرە ئەو زانیارانەی کە هەن ئێستا وابەرە و ئیسرائیل دەچن بۆ ئەوەی لەوێن دەرێ ئەو ئامانجانە بپێکن کە ئێران مەبەستێتی بە هەر حاڵ ئێمە دەزانین پێشووتریش وەزیری دەرەوەی بەریتانیا بە وەزیری دەرەوەی ئێرانی ڕاگەیاند بوو کە بەریتانیا لەگەڵ ئەو هێرشانە نییە و لە کاتی هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل ئێمە دەمانەوێت ینی بەم هێرشانە ئەگەر بێت و ئێران هێرش بکاتە سەر ئیسرائیل ناسەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر دەبێت لە بەیاننامەکەی ئەمڕۆژ ئاماژەی بەوە داوە کۆمار ئەمە لە کاتێکدایە کە وەک ئاماژەم پێکرد کەمێک پێشێستا ڕیشی سوناوتی ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتی لە ئیسرائیل و هاوپەیمانەکانمان دەکەین لەوانە عێراق و ئوردن ینی ئاماژەی بەم دوو وڵاتە کردبوو زیاتر کۆمار ئەمە ینی هەموو ئەو زانیاریانن کە ئێستا لە بەریتانیا و هەندوای هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل و ینی لێدوانی دوو گرنگترین کەسایەتی نێو حکوومەتی بەریتانیا ئەوانیش سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕیشی سوناک هەروەها دەیڤید کامێرۆنن کە وەزیری دەرەوەی بەریتانیایە وەک ئاماژەشم پێکرد فڕۆکە جەنگیەکانی بەریتانیا لە قوبرسەوە لە بنکەی سەربازیەکانیان لە قوبرس جوڵەیان پێکراوە بۆ ئەوەی بەرپەرچی هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل بدەنەوە هاوکارم دڵۆڤانی مادەدین لە زانیاری زیاتریش لە بەریتانیا ئەوە بەڵێ لەگەڵتان دەبین و زانیاریەکانتان بۆ دەگوما دلۆڤان لە بوونی زانیاری نوێ گەڕێمەوە لە سوپاس جارە بەڕێز شوان زەنگەنە ئەم پاڵپشتی بریتانیا و ئەمریکا بۆ ئیسرائیل لە بەرامبەر ئێرانە خوێندنەوەتان چییە بۆی ئەمە ئێران تووڕەتر ناکات ئەم پاڵپشتنی ئەنگلتەرا و ئەمریکا کۆنە تازە نییە لە 1970 ناوکەوەی کە ئێستا پەیامبەرمان باسەکە فڕۆکەی بەریتانی و ئەمریکی دەستیان بە جوڵە کردووە زاتن وتویان ئەمان وتیان ئەگەر ئێران هێرشکا ئێمە بەرگریەکەین و ئوستولی ئەمریکیش هاتە منطقە و بریتانیا و ئینگلتەرا بریتانیا و ئەمریکا بەرگری ئیسرائیلەکەن ئەمریکا کە بەرگری کرد ئۆتۆماتیکیان بریتانیا شەیکا چووکەوانە بەیەکەوە حرەکەتەکەن ئەمە ئەمریکی طبیعیە مەسلەیەکی طبیعیە ئێرانش ئەمەی تەوەقوع کرد و قبولیە کرد
حتى وتي اگر امريكا مداخله بكاو اوش اما اوش اكين هدف بەڵێ بەڵام شانە بەڵێ لە میوانەکانم لەگەڵدا بمێنەوە لە واشنتۆن هاوکارم ئیسا حەسەن لەگەڵمدا ئیسا کاتت باش لە واشنتۆن چۆن باز لەم هێرشانەی ئێران بۆ سەر ئیسرائیلەکە بەڵێ تا هاوکارم ئیسا ئامادە بێت بۆ ئەوەی گفتوگوی لەگەڵ بکەین زانیاریمان پێبا دەستمەلای میوانەکەم بەڕێز دکتۆر غازی سێباری دکتۆر پێتان وایە لە دوای هەڵبژانەکانی ئەمریکا هەڵوێستی وڵاتان گۆڕانکاری بەسەرا بێت بەرامبەر بە یەکتر بەڵامت پێ چییە من تێنەگەشتم ئەوەتە درستی سوالات مەبەستی منەوەی ئێستا بەریەکەوتنێکەیە لە نێوان رووسیا و ئۆکرانیاش جەنگە لەلایەکەوە ئیسرائیل لە شەڕدا لەگەڵ حەماس ئێستا ئێران هێرشی کروتە سەر ئیسرائیل لە وەڵامدانەوەیدایە لە بەرامبەر بردومانکردنی قۆسوڵخانەکەی ئەمریکا ئێستا ئەوەی دەوێت و تۆ باسە کرد هێورکردنەوەی دۆخەکەی پێتان وایە بەشێکی پێویستە بە هەڵبژاردنەوە یان دەتوانین بڵین دوای هەڵبژاردن دۆخەکە بە شێوەیەکی دیکە ئابێت شک تێدا نییە معناەندی بادن پێچی بیت بەر جەماعەتت خوە بێت ديمقراطية ليبرال أو هم قوات أخذ محاولة داخلي شر نبي ناحية دويفا نشد إسرائيل البدأ في ديسان دوات وديار كإنسان ضعيف وبقوات وبطاقات حتى إيران تعدى لكن ضرب الإسرائيلي دول عسكري وهم عسكري ودان شجوابنا دوجل بلندي بايدن هم قوات أخذ محاولة الشر برفرنا بل هيك هاتو برفربي دي مجبور بتداخل تذكت والدفاع الإسرائيلي في النخوة كنكت از وقناعة ما أو جارك دي كانت انتخاب كرن چونكي جمهوري دي بنقطة كي كان نقطة أساسية سات وبرأيهم دي خسار بانتخابات المستقبل ده بل طبيعي كهاتو نبر ترامب در تجارك دي يا أشكرا ناحية ترامب رأيهم من إيران افتشانات كر تشكلك هي كجمهوري صحك مبان افتشانات كر بلی اسوات بیجم ایرانی حتی حد کیا مجبور کرد تزانه قنصلیا وادا قاعده وقت عسکری کشتن اول مشکلات بول غزه چکر نشه چهار رو کاری درستی بوب کرد و جناب عالم اجدا وقت در که تشکی گلکی ضعیف جتیو تشکر و بلی وقت از بیجم تخمینات رو گلت خلطن واز رو فاده تشکر درگه با اسرائیلی وکر که ضربت ماستر جیت استراتژی در ناب ایرانی دا نه ابرو صبح بدل مستقبل از بجم اسرائیل بلاخل ایرانی بنا که تازه که ضربه اسرائیلی کبید بس من قناعتها جلك باصارو خود شروادي إن أخباري بري بيت إسرائيل چونكي هر مسافة جلك الدرجة فرأيهم من بحسب إنش كوندن وأمريكا شي بقواتهم محاولة كتبوا درونا وصاروخ بنت أخباري. بله. ئەوەندە دەتوانین بڵێن هەندێک جا باس داوا کرێ ئەوەی هێرشانەی ئێران ئەوەندەی ڕازیکردنی دڵی خەڵکەکەی خۆیەتی بۆ ئەوەی بە خەڵکەکەی خۆ بڵێ من وەڵامم هەیە بۆ هێرشانەیە کرێتە سەرم هێندە مەبەستی لێدان لە وڵاتی بەرامبەر نییە. ئەو تشتێکی زۆر ئەوە معنا ئەمە عالم زانیت ظروفی ئیرانی داخلی ملەتی دژی وانە و دائماً تزانن نظام الدكتاتوري رجيم الدكتاتوري دائما دي محاولة كان حقوق وطني بالندري البلد دول ملتي خو كان هي ام شرط جا اسرائيل كان كيان شر منا كان هي كان شرط جا ما كان جا اسرائيل ده معناها بتشتغل عادية نسبة في استراتيجي كارتين نبس ايران صدامت وقت خودها توادا دائما ام دجمن الراسين هو كان ياب كان تبع الشر منا ده كان هركس الشر كر دبيت الدجمن الدولتي ودجمن وطني وجبرن دي ايرانيا استفاده البت شركات بين حيبه معارضات داخلي بشكل كات وبتر سيطره سبكه بله بله دكتور دواتر ديمولاتان برز شوان زنگنا ديمولاي برزشتان هاكارم عيسى حسن لواشنطن لقلم ده عيسى صلاة اليوم كاتت باش بايدن گەڕایەوە کۆشتی سپی دەستی بە دیدار و کۆبنەوە کرد میدیاکانی ئەمریکا چۆن باستەم دیدار و کۆبنەوەکان هیچ زانیارێک بڵاو کراوەتەوە؟
بەڵێ دیارە هاوکارم ئێستا حەسەن ئامادە نیە تا ئەمجارە بە تەواوی ئامادابێت ئەگەڕێنەوە لای و بۆی زانیاریمان پێبات لە واشنگتۆن چیە وترێ سەبارەت بەم دۆخی ئێستا چۆتە ئاراوە بەڕێز ئاشوان زەنگەنات پێتان وایە ئێران خۆشی ناوێت دۆخەکە زیاتر بەرەو ئاڵۆزی بڕوات؟ ئێران ناوێت دۆخەکە بەڵەو ئاڵۆزی بڕوە حتمما، بەڵام ئێران ئەبێت جواب بدات. ئێران ئەبێت توازن لە ئەقلیم لەم منطقەیە نابێت تێک بچێت. ئەوانەی کە ئەلێن ئێران ئەم ضەربەیەی دێت ئیسرائیل لەبەر خاتر ئەوانی من بڕوای نییە. سببي أساسي الصراع لسر نفوذ وإثبات وجوده. إيران عملت داني إثبات وجودك نالا برخاطر ملتكي برخاطر نظامكي لبرخاطر أويك شون يخوي بقوتك على نظام عالمي طازة كدروس تبي لمستقبل نزيك لما داي منظور يعني لبرو أنظر بها حقيقية بلام محدودة نابێ ببێتە سەبەبی حرب. ئەشکالەکە لێرەیە نابێتە سەبەبی حرب خەڵکو ئازانێ ئەمە مەسرحیەیە وانە ئەمە حەقیقیە بەڵام محدودە بۆ ئەوەی نەبێتە سەبەبی حربێکی عالەمیە بۆ ئەوەی بلێ ئیسرائیل تۆ جەریمەیەکت کرد منش جەریمەیە دیکاکەم بەرامبەری یەکتریاندا و بێ بەرامبەری یەکتریان چونکو توازن وا دروستە نابێ ئێران زەعیفێ نابێ ئێرانش بەقوت. بەڵێ بەڕێز شوان زەنگەنە لە ئەنقەرە لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەڕێستان هەروەها بەڕێز دکتۆر غازی زێباری سپاس بۆ بەڕێستان.